ئاو وەکو بەشێک لە پێکهێنەرەکانی ئاسایشی نەتەوەیی هەر وڵاتێک جێی سوپاسە کە پەرلەمانی کوردستان بە هاوکاری لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان کاری لەسەر دەکات و دیاردەکانی وشکە ساڵی و گۆڕانی کەش و هەوا و دیاردەی بە بیابانبوون لە هەموو جیهان خەریکە بە دیار دەکەوێت. بۆیە کارکردن بۆ بەیاساییکردنی ئەو پرسە لە پەرلەمانی کوردستان بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان کارێکە جێی دەستخۆشیە. بەریدەمێکی نێزیک دوو هەیبە بڕیار هاتەدان 12 بەنداوێل کوردستانی هەینە نەهاتینە تەمامکردن نسبە دروستکردناوان هەندەکە 90% پارە هاتە سەرفکردن بۆ تەمامکردنا ڤان بەنداوە بۆ کۆمکردنا ئاوێ کە پێت بێژنێ حەساد المیا. ئەڤەشلایەکی ڤەشلای دیڤەژی هەر وەک سیاسەتە حکوومەتی و سیاسەتە وزارەتامە ئەوە کوونەهۆ نەه بەنداوێت هەین یەت هاتینە پێشنیارکردن ئەو هەر نەه بەنداوانە على ساس دێنە دروستکردن سیستەمی شەراکەتێت نیبەکە کەرتێ تایبەت و کارتێ گشتیدا کەت بێژنێ PPP. ئەو بابەتە نێزیکی 6 کۆمپانیای پێشکەش کرد یعنی عروضێت خۆ پێشکەشکردن بۆ جیبەجیکردنێ نەهۆ 12 کۆمپانیا بتنێت مای نشوان و کارێ تێتەکردن و کە ئیحالە بۆ کێ دێتەکردن خطوە ئێکێ پێنگاوە ئێکێ دروستکردنا سێ بەنداوایە ئێکل سلێمانی و ئێکل هەولێرێ و ئێکل دهۆکێ دوو ڕاژی ئەو هەر نەه بەنداوێ دی دێنە دروستکردن. ئایا پەرلەمانی کوردستان پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی ئاو لە هەرێمی کوردستانی ئامادە کردووە لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان و لیژنەی شارەوانی و لیژنەی یاسایی کە سێ لیژنەی تایبەتمەندن بەم بوارە. لیژنەیەکی هاوبەشمان پێکهێناوە لەگەڵ وەزارەتی شارەوانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەفتەی داهاتوودا ڕۆژی سێشەممە میێوانداریانەکەین لە پەرلەمانی کوردستان لیژنەی کشتتوکاڵ لیژنەی شارەوانی لیژنەی یاسایی بە هەماهەنگی لەگەڵ هەردوو وەزارەت دائەنیشین بۆ ئەوەی هەموو ئەو سەرنج و تێبینیانەی هەیە لە چوارچەوەی پێشنیازە یاسایەکە ڕێکی بخەین بە ئامانجی پاراستن و بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو وەکو سامانێکی گرنگ نیشتیمانی.